تەنها سێ هەفتە ماوە بۆ هەڵبژاردننی نیوەی خولی کۆنگرێس لە کاتێکدا بارودۆخی ئابووری بە خەمی هەمووان و بێگومان دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی خەڵک دەن بە کاندیدێک یان کاندیدێکی دیکە بدەن. پسپۆران لێکۆڵینەوە لەسەر ئەوە دەکەن باری ئابووری چۆن کاریگەری لەسەر دەنگدەران دەبێت. بۆ ئەو مەبەستە و زانیاری زیاتر بەڵێن ساڵحمان لەگەڵایە لە واشنگتنەوە. بەڵێن یەکێک لەو بابەتانی دەبنە هۆکاری ئەوەی بگوترێت هەڵبژاردنێکی سەرکەوتووە ڕێژەی بەشداریکردنە لە دەنگدانەکەدا و ئایا چ پێشبینیەک دەکرێت بۆ ئەم هەڵبژاردنە؟ ئاسۆ پێشبینی دەکرێت لەم هەڵبژاردنەی میتەرمدا ڕێژەیەکی بەرچاوی دەنگدەر بەشداری تیادا بکە بەپێی ئەو ڕاوەرگرتنانەی کە کراون بە تایبەتی لە نێوەندە گرنگەکانی وەک واشنگتن پۆست وەک کەناڵی ABC، CNN، هەروە ڕۆژنامەی نیویۆرک تایمز و ئەو دامەزراوانەی کە هاوتەریب لەگەڵ ئەم نێوەندانەدا کار دەکەن پێدەچێت ڕێژەیەکی گەورە کە وا چاوەڕوان دەکرێت بگوترێ لە سەدا زیاتر لە سەدا 60 دەنگدەر بەشداری بکە. تا ئێستا ینی بە تایبەتی لە هەڵبژاردننی میتەرمی 8 ساڵی ڕابردوودا کە کراوە کەمترین ڕێژەی بەشداری هەیە بۆ لە سەدا 37 دەنگدەر بەشداری کردووە. بەڵام ئەم جارە چونکە هەموو دۆسیە ناوخۆییەکانی ئەمریکا بوونەتە سەنگی مەحەک دەنگدەر جۆرێک لە جۆشی تری هەیە. هەڵبەت بەشداری زۆری دەنگدەر لەم هەڵبژاردنەدا ینی کاریگەری دەبێ بەسەر ئەنجامەکانی هەڵبژاردنەوە، بەڵام ئەو کاریگەریە چۆنە بە چ لایەکدا دەشکێتەوە بە سوودی کۆماریەکان دەبێ یا بە سوودی دیموکراتەکان ئەمایان ئەڵبەتە تا ڕۆژی هەڵبژاردن و ڕاگەیاندنی ئەنجامەکان دەرناکەوێت. ئاسۆیەکێ لە خاڵەکانی ترەوەیە لەم میتەرمەی ئەم ساڵدا کورد بەشداریەکی زۆری دەبێت لە هەڵبژاردندا بە تایبەتی لە ستانی تەنەسی کە خۆت دەزانی ینی زۆرترین ژمارەی کورد لەوێ لە وستانەدا دانیشتونیان بۆ ئەو مەبەستە ڕای دوو کەسمان وەرگتووە لە شاری ناشفیل پایتەختی ستانی تەنەسی. با پێکەوە گوێبیستیان بین بزانین چیمان پێ دەڵێن بۆ ئەم هەڵبژاردنە. گرنگترین بابەت ji bo min weke genceka Kurd li Amerîka babeta perwerdê ye. Her wiha belavkirina zaniyariyên şaş di dema hilbijartinan de. Medî di hilbijartinên berê de çawa agahiyên şaş belavbûn di nav xelkê de. Ez hêvî dikim gencên me derfetê bidin xwe baş hizra hilbijartinan bikin, dema ew li ser malperan dixwînin û li ser televizyonê dibînin, da ku bizanin ew deng didin kê û çima deng didin wî kesî. بەشداریەکەم لە هەڵبژاردنەکانی ناوەند میدتەرمی ئەمریکا کە لە 11 ساڵدا بەڕێوەچێت ئەیش لە بەرەوەی سەرەتایەکەم مافێشی هاوڵاتی بوونی خۆمەکە پەیڕۆیەکەم پاشانی شەو کەسانی کە نوێنەرایەتیەکە نەشێت لە ئێستادا لە دیدی تێڕوانینی منەوە نزیک بن پرسە گرنگەکانیش سیاسەتی دەرەوەی ئەمریکایە بە تایبەتی شۆڕشی ڕۆژهەڵات و گەلانی ئێران، هەروەها پاشانیش پرسی سنوور و ئاسایشی سنوورەکانی ئەمریکا و هەروەها ئازادی ڕادەربڕین و پاشان لە هەمووشی گرنگتر گەڕانەوەی هاوسەنگیە بۆ کۆنگرێس بۆ ئەوەی بتوانین پرۆسی چاودێریکردنی دەسەڵاتەکانی حکومەت دیاریکراو بێت و هەروەها ئازادی ڕادەربڕین و ئەوەشی کە پێی من پێڵم فاشیزمی تەکنۆلۆجی ئەوەی کە بۆ نمونە کۆمپانیەکانی سیلیکن ڤالی کاریگەریان یا بەرتەسکردنەوەی ئەو ئازادیانە و لە ڕێگەی سانسۆرکردنی هەندێک زانیاریەوەمانە و چەندەها پرسی تری گرنگیش هەن کە ئەشێت ئێمە بتوانین لە ڕێگەی هەڵبژاردنەوە یەکلای بکەینەوە. سپاس. بەڵێن هەڵبەت بۆ ئەم هەڵبژاردنە زۆر فاکتەر هەن دەنگدەر دەنگی خوانی لەسەر دەدەن و ئێستاش لە هەڵمەتەکانی ئەم هەڵبژاردنەدا دۆسەی ئۆکرانیا بۆتە بابەت. بەڵێ زۆر ڕاستە بە تایبەتی پاش ئەو مشتومڕێی لێرە لە واشنگتنی پایتەخت دروست بووە سەبارەت بەوەی ئایا پێویست دەکا ئەو هەموو کۆمەکە داراییە بنێرێ بۆ ئەو شەڕێی کە رووسیا سەپاندوێتی بەسەر ئۆکرایندا. ئەلبەتە زۆرێک لە سیاسیەکان بە تایبەتی کۆماریەکان جەخت لەوە دەکەنەوە کە پێویست ناکە ئەو هەموو کۆمەکە دارایی ئەو شەڕە بکرێ لە بری ئەوە پێویستە ئەو پارانە یاخۆ ئەو داراییە بۆ پرۆژەکانی ناوخۆی ئەمریکا بەکار بێنرێ. ژمارەیە لە کاندیدە کۆماریەکان سوودیان نەمە بینیوە وا دەزانن کە
کاریگەریەکی ئەجگار گەورەی دەبێ بەسەر هەڵبژاردنەکانە و بۆیان یەکلا دەکاتەوە و پێدا دەگرن لەسەر ئەوەی ئەگەر بێت و ببنە ئەندامی کۆنگرێس جا لە هەر خانەیەکی دابێ ئەمە دەکەنە پرۆژەیەک بۆ ڕاگررتنی ئەو یارمەتیانە ئاسۆڵبەتە ئەمەش بەبێ گرفت نییە یعنی خۆ دەزانی زۆرێک لە هاوڵاتیانی ئەمریکایی ئۆکراینی کە لێرە لە ئەمریکان و مافی دەنگدانیان هەیە ئەگەر چی پێشتر بە فەرمی دەنگدەری کۆماریەکان بوون بەڵام لە ئێستادا ڕاشکاوانە دەڵێن لەبەر ئەم جۆرە دید و بۆچوونە دەنگ بە هیچ کاندیدێکی کۆماری نادەن بەڵێ سپاس بەڵێن سپاس.